ئاکەم ئەکرەمێکێکە لە شێوەکارە گەنجەکان کە خاوەنی چەندین تابلۆی جوانە کە ماوەی 9 ساڵە ئەم کاراکات بێگومان زۆری یاخود بەشێکی زۆر لە کارەکانی پۆرترێتە بێگومان هاوکارم ڕێناس لەگەڵ ئەم هونەرمەندە شێوەکارە قسەی زیاترەکات و بەس لە کارە هونەریەکانیەکات. لەبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بڕگەیەکی نوێی پرۆگرامی کورسات مەگەزین بە ئەوی خۆشەویستەگەین. ئەمڕۆ لە کارگەی جگەرەی کۆنین لە شاری سلێمانی کە بەشێک لە شێوەکاران ڕۆژانە لێرە سەرقاڵی کاری هونەری تایبەت بە خۆیانن و هەروەها گفتوگۆکەین لەگەڵ هونەرمەندی شێوەکار ئاکام ئەکرەم کە بەڕێزیان ماوەی چەند ساڵێکە لەم بوارەیە کارەکەن و هەروەها پرۆژەیەکی هونەری تایبەتیشیان هەیە کە لە تابلۆکانیانە و ناوەڕۆکی تابلۆکانیان تایبەت کردووە بە پرۆژەیەکی هونەری کە تایبەتە بە کللتوری کوردی. پێمان خۆشە زیاتر لەسەرم بابەتە لەگەڵ خۆیان قسە بکەین کە ئەویش کاگاکام لەلای ئێمە میوانە. سڵاو لێ بە کاگاکام. زۆر سپاس. پێم خۆشە بزانم چەند ساڵە لە بواری هونەریە کارەکەیت و وێنەکێشی؟ من سەرەتای کارکردنم لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجەی شەیدەوە بوو. ماوەی 3 ساڵە تەواوم کردووە پەیمانگای هونەرە جوانەکان و بەردەوام لە کارکردن بەگشتی ماوەی 8 بۆ 9 ساڵە خەریکی کاری هونەریم. زۆر باشە. ئەمەژت بۆ کرد پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە تەواو کردووە، بەڵام بۆ لەوێ سەرقاڵی وێنەکێشان و کاری هونەرینیت سنتەرێکی گەنجانی تایبەت بە گەنجەکانی ئەوێ نییە کاری هونەری و شێوەکاری تیا بکەن؟ لە سەرەتای کارکردنمان من کە لێ کارمە کرد لە هەڵەبجەی شەید سنتەری چالاکی گەنجان هەبوو لە هەمان کاتیشا لە پەیمانگا خوێندنم خەریکی خوێندن بووم، بەڵام دوای تەواوکردنی خوێندن بە ساڵێک سنتەری چالاکی گەنجانی هەڵەبجەش داخرا بەداخەوە کەیتر لەوێ چۆنڵی بۆ گەنجەکان شوێنێکی وا نەماوەتەوە ئیشی لێ بکرێ، بۆیە هاتوونەتە شاری سلێمانی زۆر بە شانازیەوە لەگەڵ چەند هاوڕە مامۆستایەکی عەزیزا لێرە خەریکی کاری هونەریە بین. پێشتریش ئاماژەم بەو پرۆژە هونەریە کرد کە ماوەی چەند ساڵێکە سەرقاڵی ئەو پرۆژەی کە تایبەتە بە کللتوری کوردی. پێم خۆشە زیاتر خۆت ئاماژە بە بیرۆکەی پرۆژەکە وهروەها ناوڕۆکی پرۆژەکە بیت. من ماوەی چەند ساڵێکە دەستم کردووە بە پرۆژەیەکی تایبەت بە خۆم، ئەویش ئیشکردن لەسەر کللتور و شێوازی کوردی ئێستای لە کوردەواریەکان ئیشی لەسەرەکەم و بەگشتی زیاتر لە ماوەی پێشوە ئیشم لەسەر مۆدێل و پۆترێت کردووە، بەڵام لە ئێستاە بە دوای ئەو چەند ستایلێکی جیاوازە ئاگەڕێم کە جیا لە مۆدێل و پۆترێت بۆ من نەبابەتێ بێ مۆزوعێ بێ بۆ دەوڵەمەندکردنی ئیشەکەم کاری لەسەرکەم و لە ئێستای پرۆژەکە لە قۆناغێکی مامناوەندیایە و بەرەو پێشوونی بەخۆی بینی و هێشتا ئیشکردن لەسەری بەردەوامە. زۆر باشە. پرۆژەکەی تۆ کە هەڵت بژاردووە و جلی کوردیە هەمووی تەنها بە بۆیی زەیت و لەسەر کانڤانسە یان بۆ هێڵکاریشی تایە بابەتەکانی تری شێوەکاری ڕنگ و ئەوانەی تیا بەکارێنیت؟ من وەک خۆم بۆ ئیشکردن بەگشتیش لەسەر بۆی زەیتیەکەم لەسەر کانڤاس، چکە هەستەکەم و ماتریالە زۆر نزیکترە لە خۆمەوە و حەزیلەیەکەم ئارەزوویەکەم ئیشی لەسەرکەم و بەرداوام لەسەری، بۆیە پرۆژەکەیشم بۆی زیاتر بتوانم بەرەو پێش چوونی تیاابێ بۆ هەوڵم ماوە زیاترە لەسەر بۆیە زەیتیەکە بمێنمەوە. زۆر باشە. ئەم پرۆژەیە بەتەمای ینی کەی کۆتایی پێبهێنیت و نمایشی بکەیت؟ کاتەکەی دیار نییە کۆتایی هاتنەکەی، چکە ینی بابەتەکە زۆر قوڵانی بە ئیشێک و دویش کۆتایی نایەت، بەردەوام بم لە کارکردن تا و کاتی هەستەکەمی تر چۆنڵی ئێستا گونجاوە بۆی نمایش بکرێن. زۆر باشە. ئێمەش بۆ هیواین کە بە زووترین کات ئەو پرۆژەیە ببینینەوە لە نێو پێشنگایەکی تایبەتە. پێشتر کە هاتین بۆ ئێرە سەرقاڵی ئایپاد بوویت، ینی بە ئایپاد وێنێت ئەکێشایەکەمە لە سەرانسەری جیهانە بەکارهێنرێت و دیجیتال ئارتی پێ ئەوترێت. پێم خۆشە بزانم یعنی ئێوە و شێوەکارێکی کورد تا چۆن ئەم بابەتە بە گرنگ گەزانن بەکاری بهێنن؟ دیارە دیجیتال ئارت سە لە دنیا نەک با بڵێن بواری هونەری هەموو بوارەکانی تر پێشکەوتنی بەخۆی بینی و چۆنڵی زیاتر بابەتە ئەلکترۆنیەکان بەکارێت، هونەریش بێبەش نەبووە لەو
پێشکەوتنە و بابەتی دیجیتال ئارت بۆ نەرمەندانە سەریشێکی زۆر باوە ئیتر ئایا کۆمپیوتەر بێ یا ئایپاد بێ ئیشی پێ ئەکرێت منیش چۆنەڵی حەزم لە بوارەکە کردووە و هەستەکەم ئەتوانم کاری پێ بکەم لە ئایپادەکەمە ئیشی پێەکەم و ئەو ستایلانیشی لێ بەکارێنم هەر نزیکە لەو ستایلێکە لەسەر کانڤاس و فڵچەکەەوە ئیشی پێەکەم زۆر باشە بێگومان ینی لەوانەیە هونەرمەندێکی شێوەکار زەوق و سەلیقەیەکی تایبەتتری هەبێ بۆ بەکارهێنانی دیجیتال ئارت وەروە ئەلکترۆنی بۆ وێنە کێشانەوە بەڵام لەوانەیە کەسێکی ئاسایش بتوانێت ئەم بابەتە بەکار بهێنێتەوە پێت وایە هونەرمەند زیاتر دەتوانێت سوود لەم بابەتە وەربگرێت خۆی لەپاڵ ئیشی دیجیتال ئارتەکە خۆی دوو بابەتە ینی ئەبێت لە پرۆگرام سازی بزانی بۆ منە بابەتی کۆمپیوتەر و ئەو بابەتە دیجیتالیانە و لە پاڵیش ئەبێ سەلیقەیەکی هونەری زۆر باشە دەبێت بێشتر ئەزمونێک لە کاری هونەریە هەبوو بە ئینجا ئەتوانی بۆ منە لێ ئیشکەی ئەگەر لە پێشتر ینی ئەزمونێکی هونەری نەبوو بێ پێویستە ئەزمون بکەیت ئینجا بچیتە سەر ئەویشەوە زۆر باشە کاگەکەم تۆ زیاتر چێژ لە قەڵەم و فڵچە و یان با بڵین بۆ هێزیەتیەکان وەرەگری بۆ کارکردنیان دیجیتال ئارتەکەکانیان خۆی زیاتر با بڵێن قەڵەم و فڵچەکە چێژ بەخشترە وەکو چێژ وەرگرتن بەڵام بۆیە کاری دیجیتال ئارتەکەشەکرێت چکە زەروریەتێکە ئێستا چۆن لە هونەرمەند پێویستە ئیشی پێ بکات و ینی ئەو تایبەتە بە خۆی ئیشەکە لە سۆشیال میدیا باشتر دەتوانانی ئیشەکانە چۆنڵی ببینرێت و هەست ئەوەی کە ئەتەوێت بۆ نمونە دەری ببڕیت بەڵام وەکو چێژ فڵچە و کانڤاسەکە چێژ بەخشترە تا ئەلکترۆنیاتەکە باشە بەدەر لەم پرۆژەیە کە ئاماژەت پێکرد پێشتر هیچ پێشەنگایەکی شێوەکاریت کردوتەوە تایبەت بە خۆت بیان پێشەنگای هاوبەش وەکو پێشەنگای تایبەت هیچ پێشەنگایکی تایبەتم نییە بەڵام وەکو پێشەنگای هاوبەش نزیکەی 15 بۆ 16 پێشەنگا بەشداریم کردووە زۆر باشە ئەمە هیوای سەرکەوتن و کاری جانترە بۆ خوازم زۆر سپاس.